لە بازنەکانی پەروەردەی ئەمڕۆدا بێوچان مشتومڕ لەسەر ئەوە دەکەین چۆن دەستی پەروەردە بگێنینە سنوورەکان، چۆن خوێندنی باش و ئاستبەرز بۆ گوندە دابڕاوەکان دابین بکەین، چۆن چینە پەراوێزخراوەکان لە ژیانی کۆمەڵگەدا بەشداری پێ بکەین و چۆن ئەو کلێنەی لە خوێندەواریدا لە نێوان ڕەگەزەکاندا هەیە پڕ بکەینەوە. لە دنیادا ملیاران پارە لە تابلێت و ئینتەرنێت و ئاپی مۆبایلدا خەرج دەکەین. گوایە تەکنەلۆجی تاکە ڕێگەیە بۆ بڵاوکردنەوەی پەروەردە و گەیاندنی خزمەتگوزاریە پەروەردەییەکان بە چوارقوڕنەی جیهاندا. بەڵام چی دەڵێین گەر بزانین یەکێک لە ناوازەترین سیستەمەکانی پەروەردە لە سەردەمی پێشمۆدێرندا هەموو ئەم کێشانەی چارەسەر کردووە بەبێ بوونی یەک کۆمپیوتەر، یەک پاسی قوتابخانە و سەیارە و ئامرازە نوێیەکانی گواستنەوە، یان تەنانەت بەبێ باڵەخانەی قوتابخانەیش. تۆڕێک لە مامۆستایان بێننە بەرچاوتان، بە تایبەتی ژنان کە بە ناوچە سەختەکانی کەناری بیاباندا لە ناوچەکانی ساحیلی ئەفریقادا دەگەڕێن و بۆ فێرکردنی یاسا و ئەخلاق و ئاینناسی بە هەزاران گوندنشینی نەخوێندەوار شێعر و گۆرانی بەکاردەهێنن. هەڵبەت ئەم هەڵمەت و بزاوتنە دەستپێشخەری ڕێکخراوە ناحکومی مۆدێرنەکان نەبوو، بەڵکو کاری زانا و خانمێکی ئەفریقی سەدەی 19 بوو بە ناوی نانا ئەسماو. ئەو تەنیا بانگەشەی بۆ خوێندنی ژنان نەدەکرد، بەڵکو سیستەمێکی تۆکمەی بۆ گەیاندنی ئەم خوێندنەیش داڕشت. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین چۆن ئەم کەڵەژنەی ڕۆژئاوای ئەفریقا دیوارەکانی پۆلی نەریتی هەڵوەشاندەوە زۆر پێش ئەوەی تەنانەت ئینتەرنێت هەربوونی هەبێت. بۆ ئەوەی لە شێوازی پەروەردەیی نانا ئەسماو تێبگەین دەبێت لەو جیهانە بگەین ئەو تێیدا دەژیا. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. نانا ئەسماو ساڵی 1793 لەو ناوچەیەی کیشوەری ئەفریقا لەدایک بووە کە ئێستا دەکەوێتە باکووری نەیجیریا. ئەو کچی عوسمان دانفۆدیۆ بوو، ئەو زانا شۆڕژگێڕەی خەلافەتی سۆکۆتۆی دامەزراند. بە پێچەوانەی ئەو وێنە باوەی گوایە ژنان لە کۆمەڵگەکانی پێش داگیرکاری ئەوروپیدا لە ماڵەوە زیندانی و دابڕاو بوون، نانا ئەسماو لە خێزانێکدا لە دایک بوو کە زیرەکی و زانستیان لە سەرووی هەموو شتێکەوە دادەنا. ئەو کەسێکی فرزمان بوو بە زمانی عەرەبی و فولفولدە و هاوسا و تەماشیق کە لە ناوچەکانی ڕۆژئاوای ئەفریقا و ساحیلدا بەربڵاو بوون بە ڕەوانی قسەی دەکرد. خاوەنی مەعریفەیەکی دەوڵەمەند و فراوان بوو. لە بوارەکانی مەنتیق و یاسا و زانستە کلاسیکە ئیسلامیەکاندا خوێندبووی و شارەزا بوو. بەڵام ئەسماو ڕازی نەبوو لە تەلارێکدا دابنیشێت و نامیلکە بۆ بژارەی کۆمەڵگە و دەستەڵاتداران بنووسێت. ئەو لە ناو توندوتیژی ئەو شەڕ و خەبات و بزاوتەدا ژیا بوو کە خەلافەتەکەی باوکی دامەزراند و دەرەنجامەکانیشی بینی. کۆمەڵگەیەکی نوێ کە لە ڕووی تیۆریەوە و لە ڕووکەشدا ئاینی بوو، بەڵام لە کرداردا پچر پچر و دابڕاو بوو. ئەسماو ئاوارە و بێوەژن و ژمارەیەکی زۆری ژنانی دەبینی کە کۆمەڵگە چاوەڕێی دەکرد بە پێی بنەما ئیسلامیەکان بژین، کەچی
هەرگیز فێری ئەو بنەمایانە نەکرابوون. لە کاتێکدا باوکو و براکەی دەوڵەتە سیاسیەکەیان بنیات دەنا، ئەسماعو ئەرکی بنیاتنانی دەوڵەتە فکریەکەی لە ئەستۆگرت. ئەو بوو بە شاعیرێکی پڕبەرهەم، وەرگێڕێکی شارەزا و لە هەمووی گرنگتر بوو بە دایکێک بۆ باوەڕداران کە نەخشەی پەروەردەی ڕۆژئاوای ئەفریقای داڕشتەوە. کەوایە نانە ئەسماعو چۆن خەڵک و کۆمەڵگەکەی خۆی فێر کرد، بە تایبەتی کە زۆربەیان نەخوێندەوار بوون، خەڵکی گوند و ناوچەی دوورە دەست بوون و سەرقاڵی کاری قورسی ژیانی کولەمەرگی بوون. ئەو سیستەمێکی پەرە پێدا کە پشتی بە سێ داهێنانی پەروەردەیی ژیرانە دەبەست. یەک، پەروەردە لە ڕێگەی جوڵە و کاری بە کۆمەڵەوە. یەکەم و ڕادیکاڵترین تێزی پەروەردەیی نانە ئەسماعو ئەوە بوو پەروەردە دەبێت بچێت بۆ لای فێرخواز، نەک چاوەڕێ بکات فێرخواز بێت بۆ لای. ئەسماعو بزوتنەوەی یان تارووی دامەزراند. یان تارو ینی ئەوانەی کۆ دەبنەوە. ئەمە تۆڕێکی ڕێکخرا و ڕێکوپێک بوو لە مامۆستایانی ژن. لەبەر ئەوەی ژنان لە ناوچە گوند نشین و دوور دەستەکان نەیان دەتوانی کێڵگە و خێزانەکانیان بەجێبهێڵن بۆ ئەوەی بتنە قوتابخانە و فێرگە فەرمیەکانی شار، ئەسماعو مامۆستای باڵای ڕادەهێنا کە بە جاجی ناسرابوون. ئەم جاجیانە ژنانی خاوەن پێگە و زانست بوون و ناسراو بوون. نیشانەیەکی تایبەتی دەستەڵاتیان پێدەدرا کە زۆر جار عەبایەکی پانوپۆڕ و کڵاوێکی سوور بوو، پاشان دەنێردران بۆ گوندەکان. ئەوان ژنانی جواکەکانی خۆیان کۆ دەکردەوە، فێریان دەکردن و دواتر زیرەکترین خوێندکارەکانیان دەهێنایەوە بۆ لای ئەسماعو بۆ ڕاهێنانی پێشکەوتوو. ئەمە مۆدێلێکی دابەشکردنی کار و ئەرکی پەروەردەیی بوو کە لەگەڵ سیستەمە لۆجستی مۆدێرنەکاندا کێبەرکێ دەکات. نانە ئەسماعو ئەوەی سلماند کە بۆ ئەوەی قوتابخانە هەبێت پێویستت بە بینا نییە، بەڵکو تەنیا پێویستت بە تۆڕێکە لە مرۆڤی بەتوانا و ئامادە. 2. شعر و سەرگەرمی وەک بەرنامەی خوێندن. هەڵوێستی پەروەردەیی و بڕوای سەرەکی نانە ئەسماعو وابوو کە دەستگەیشتن بە زانست پێویستی بە وەرگێڕانی تیۆریە باڵاکانە بۆ زمانی خەڵک، لێکدانی بابەتە قورس و ئاڵۆزەکانە لەگەڵ ژیانی ڕۆژانەی خەڵکدا. زمانی زانستی ئەو سەردەمە عەرەبی بوو، بەڵام ژنانی ئاسایی بە زمانی هاوسا یا فولفولدە قسەیان دەکرد. نانە ئەسماعو دەیزانی ئەگەر دەقێکی یاسایی وشک بە زمانی عەرەبی بداتە ژنێکی جووتیار بە دڵنیاییەوە بێسوود دەبێت. بۆیە ئەو وەک وەستایەکی لێزان پەروەردە و فێربوونی ئاوێتەی سەرگەرمکردن و کەیفخۆشی و یاری کرد. نانە ئەسماعو یاسا ئاڵۆزەکانی فیقه و ئاینناسی و مێژووی وەردەگرت و دەیگۆڕین بۆ شێعری کێش و سەروادار و سەرنجڕاکێش بە زمانی هاوسا. ئەم شێعرانە وا نەخشێنرابوون و ڕێکخرابوون تا ژنان بەدەم کارکردنەوە، بەدەم ساوەر و گەرمکوتانەوە، بەدەم ڕستنی لۆکەوە یان کاتێک بەرەو بیر و کانیاوەکان دەچوون بە گۆرانی لەبەر خۆیانەوە بیانڵێنەوە. بەمەیش نەریتی زارەکی کرد بە چەکێکی بەهێز. بە گۆڕینی بەرنامەی خوێندنەکە بۆ گۆرانی دڵنیایی دەدا کە تەنانەت ژنێکی نەخوێندەواریش دەتوانێت کتێبی وانەکانی لە بیرەوەریدا هەڵبگرێت. ئەمە استراتیجیەکی پەروەردەیی بوو کە بەهای بە مانەوەی زانیاری و جێبەجێکردنی دەدا لەبری ئەوەی تەنیا ببیتە خاوەنی کتێبی قەبە و گرنگ. 3. پەروەردە وەک چاکسازی کەسێتی و خۆشگوزەرانی کۆمەڵایەتی. نانە ئەسماعو باوەڕی وابوو پەروەردە و خۆشگوزەرانی کۆمەڵایەتی لێک جودا ناکرێنەوە.
لە بزوتنەوەی یان تارۆدا فێربوون تەنیا لە بەرکردنی ڕاستیەکان نەبوو، بەڵکو پەیوەندی بە مانەوە و یەکگرتوویی کۆمەڵگەوە هەبوو. بەرنامەی خوێندن بابەتی وەک چارەسەرکردنی کێشەکان و ئاشتەوایی، پاک و خاوێنی، مامانی و برەودان بە ڕەفتاری ئەخلاقی لە خۆ دەگرت. کاتێک جاجیەکان گەشتیان دەکرد، تەنیا قورئانیان نەدەگوتەوە، ئەوان وەک توێژەری کۆمەڵایەتی کاریان دەکرد، نێوەندگریان لە کێشەی نێوان ژناندا دەکرد، لەسەر پەروەردەی منداڵ ئامۆژگاریان دەدا و بێوەژنەکانی جەنگیان تێکەڵ بە کۆمەڵگە دەکردەوە. لە لای نانا ئەسماعوو کەسی خوێندەوار کەسێک نەبوو بە دابڕاوی بژی، بەڵکو کەسێک بوو زانستەکەی بۆ ساڕێژکردنی برینەکانی کۆمەڵگە بەکاردەبرد. ئەو فێری دەکردن بە دەستهێنانی زانست ئەرکێک دەخاتە سەر شانی مرۆڤ بۆ گرنگیدان بە کەسانی لاواز و بێهێزکراو. کاتێک سەیری ژیان و ئەزموونی نانا ئەسماعوو دەکەین، ئەو پەیوەندیەی بە پەروەردەی سەدەی 21ەمەوە هەیەی بەڕاستی سەرسوڕهێنەرە. ئەو چارەسەری بۆ ئەو کێشانەدا نابوو کە ئێمە تا ئەمڕۆیش لەسەریان دەستەویەخین. ئەمانەی خوارەوە هەندێک لەو کێشە و باسانن. مۆدێلی ڕاهێنانی ڕاهێنەر لە تەندروستی و گەشەپێدانی جیهانیدا ئەمڕۆ ئێمە زۆر پشت بە کارمەندانی تەندروستی لە نێو جوڤاکی خۆیاندا دەبەستین. ئەو کارمەندانەی خەڵکی ناوچەکەن و ڕادەهێنرێن بۆ پێشکەشکردنی چاودێری بە دەر و دراوسەکانیان. نانا ئەسماعوو لە پەروەردەدا پێشەنگی ئەم مۆدێلە بوو. ئەو تێگەیشت بوو کە مامۆستایەک لە دەرەوەی جوڤاکەکەیەوە بێت هەرگیز هێندەی ڕێبەرێکی ناوەوەی جوڤاکەکە کاریگەر نابێت. ئەو تەحەدامان دەکات بیر لەوە بکەینەوە چۆن دەتوانین خوێندکاران بەهێز بکەین تا بۆ هاوڕێ و هاوشانەکانیان ببنە مامۆستا. پەروەردەیەک وەڵام دەرەوەی پرسە فەرهەنگیەکان بێت. ئێستا لە جیهاندا لەسەر چۆنیەتی ڕزگارکردنی بەرنامەکانی خوێندن لە کاریگەریەکانی کۆلۆنیالیزم و داگیرکاری و گونجاندنی فێربوون بۆ خوێندکارانی جۆرا و جۆر مشتومڕ هێشتا هەر گەرمە. ئەسماعوو خوێندکارەکانی ناچار نەکرد بۆ گەیشتن بەڕاستی فێری عەرەبی ببن، بەڵکو ڕاستیەکەی هێنایە نێو زمانی خەڵکەکەوە کە زمانی هاوسا بوو. چونکە ئەسماعوو ڕێزی لە فەرهەنگی خەڵک و جوڤاکەکان دەگرت، بۆیە وەک ڕێگەیەک بۆ فێربوون سوودی لێوەردەگرت. ئەو بیرمان دەخاتەوە کاتێک خوێندکارێک فێر نابێت ڕەنگە کێشەکە خوێندکارەکە نەبێت، بەڵکو لەوانەیە ئەو زمانە یان ئەو ئەمرازە بێت کە ئێمە بۆ گەیشتن بە خوێندکاران بەکاری دەهێنین. پەروەردەی گشتگر دوجار لە سەردەمێکدا کە ئێمە خولیای نمرەی تاقیکردنەوە سەرتاسەریەکانمان هەیە، ئەسماعوو بەرنامەی خوێندنی شاراوەمان بیر دەخاتەوە کە گەشەسەندنی ئەخلاقی و کۆمەڵایەتی خوێندکارە. ئەو لایەنی فکری لە لایەنی ڕۆحی و کۆمەڵایەتی و مامەڵەی ڕۆژانە جیان نەدەکردەوە. ئەسماعوو فێرمان دەکات کە پەروەردەکارێکی ڕاستەقینە سەیری تەواوی مرۆڤەکە دەکات، تەندروستیان، ژیانی ماڵەوەیان، ڕۆحیان، نەک تەنیا بەرئەنجامە هەزریەکان و ئەو ئەنجامانەی لە ڕێی تاقیکردنەوەکانەوە نیشان دەدرێن. ئەمڕۆ ئێمە چی بکەین؟ نانا ئەسماعوو لە ساڵی 1864 کۆچی دوایی کرد، بەڵام بزوتنەوەی یانتارو کە پەروەردەی بە کۆمەڵ و هەرەوەزیە تا ئەمڕۆ لە هەندێک بەشی نەیجیریا و لە دەرەوەیش بەردەوام. ئەمەیش شاهێدیەکە بۆ خۆڕاگری دیدەکەی ئەو بیرۆکەیەکی وروژێنەرمان بۆ بەجێ دەهێڵێت. ئێمە زۆر جار پەروەردە وەک شوێنێک دەبینین کە بۆی دەچین، زانکۆ، بینای قوتابخانە یان هۆڵی سەمینار.
نانە ئەسما و بۆی سلماندوین پەروەردە کارێکە ئێمە دەیکەین پێکەوە لە هەر شوێنێک دابین. ئەو تەحەدای هەموو پەروەردەکارێک دەکات کە گوێ بۆ ئەم چیرۆکە و چەندانی دیکە دەگرێت تا دیوارەکان تێک بشکێنین و سنوورەکانی سیستەمی ڕق و وشکی پەروەردە تێپەڕێنین. ئەو لێمان دەپرسێت ئایا ئێمە چاوەڕوانین خوێندکاران بێن بۆ لامان یان ئامادەین پێڵاوەکانمان هەڵپێکین بە مەجازی یا بەڕاستی و بچینە ئەو شوێنانەی خوێندکاران لێی دەژین تا لە ژینگەی خۆیاندا بیان بینین. ئایا بە زمانێک وانە دەڵێنەوە کە تەنیا نوخبە تێدەگەن یان وانەکانمان دەکەین بە گۆرانیەک تا لە شەقامەکاندا بگوترێنەوە. لە جیهانێکدا کە تا دێت دیجیتاڵی تر دەبێت و لە واقعی ژیانی جیواکە ناوخۆییەکان دوورتر دەکەوێتەوە، ڕەنگە سەردەمیترین کار بتوانین بیکەین ئەوە بێت ئاوڕێک لە ناوچەکانی ساحیل و دەشتاییەکانی ئەفریقای سەدەی 19 بدەینەوە. فێربین چۆن پەیوەندی مرۆیی وا بنیات بنین هیچ جۆرە دووریەک نەتوانێت بیپچڕێنێت. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.